بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت. من کامەران حاجی عومەر لە بەرنامەی باسی ڕۆژ لەگەڵتان دەبم. لەم پرۆگرامەدا دوو تەوەر باز دەکەین. تەوەری یەکەمان تایبەت دەبێت بە پرۆتۆکۆڵی نێوان واشنگتۆن و هەرێمی کوردستان کە لەگەڵ دکتۆر ومێد سەباح گوتەبێژی سەرۆکایەتی هەرێمی کوردستان شرۆڤەی دەکەین. تەوەری دووەمیشمان تایبەت دەبێت بە پرسی دەرسوونی ئەزمونەکانی پۆلی نۆی بنەڕەتی و هەروە 12 ئامادەی کە تێیدا بەڕێز دکتۆر پشتیوان سادق وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵمان بەشدار دەبێت. سەرەتا دۆسەی تەوەری یەکەم دەکەینەوە و دکتۆر بەخێربیت بۆ کوردستان 24. پێم خۆشە لەوەوە دەست پێ بکەم ئەو پرۆتۆکۆڵی کە ئەمڕۆ لە نێوان هەرێمی کوردستان و واشنگتۆن ئیمزاکرا لەسەر چه ئەساسێک بووە، ناوەڕۆکەکەی چۆن بووە؟ سوپاس. پێم خۆشە پێشەوەی باسی ناوەڕۆک و گرنگی ئەو پرۆتۆکۆلە بکەین بگەڕێنەوە بۆ خەلفێتی تاریخی و خەلفێتی ئەم پرۆتۆکۆلە چۆن هاتەکایەوە. چەندین هەنگاو هەبووە پێشەوەی ئەم پرۆتۆکۆلە بێتەکایەوە. پێم خۆشە بۆ ئێوە بینەرانیش باسی بکەم. طبعاً لە شەڕی داعش شەڕێکی جیهانیە و هەموو جیهانی ئازادی خواز و دیموکرات خۆیان بە بەشێک لەم شەڕە دەزانن. وارە هەمویانیش باسی ئەویان کرد کە هێزی پێشمەرگە و هەرێمی کوردستان بە نوێنەرایەتی هەموو جیهانی ئازاد ئەم شەڕە دەکات و ئەوان یعنی باسی ئەویان کردووە کە پێشمەرگە توانیوێتی ئوستوڕەی داعش بشکێنەوە تاکە هێز بووە لەسەر زەوی توانیوێتی ئەم هێزە درڕندەیە ڕابگرێ. هەر بۆیە لە چوارچێوەی ئەم تەحالفە نێودەوڵەتیە بوونی هاوکاری و هەماهەنگی شتێکی زۆر گرینگە بۆ ئاراستەی بەرهەنگاربوونەوەی تیرۆر و شکاندنی داعش. بۆ خۆتان دەزانن لە سەرەتا لە ناوەڕاستی ساڵی 2014 هێزێکی درڕندە بە ناو داعش هاتە ناو عێراقەوە دواتر ڕووی لە هەرێمی کوردستان کرد. لەو کاتەیە بە ئەو چەکە تەقلیدیانە و چەکە سوکانەی کە بەدەستی پێشمەرگەی کوردستانەوە بۆ توانیان داستانی گەورە و قارمانەتی گەورە تۆمار بکەن، توانیان ئەو هێرشانە ڕابگرن و شکستی گەورەیان زەبری یعنی بڵین کوشندەیان پێ ببن. لەو چوارچێوەیە ئێمە لەو کاتەیە هەرێمی کوردستان تووشی قەیرانێکی یەکجار قورسی ئابووری بوو بووە. هۆکارەکانیشی دیارێ بڕینی بودجە لەلایەن حکوومەتی عێراقیەوە، دابەزینی نرخی نەوت، هاتینی ملیۆن و نیوێکی ئاوارە ببوورە بەس بۆ جەنابەت باسی دەمێنێ. هەموو ئەمانە وای کرد ئێمە وەک هەرێمی کوردستان بکەوینە ناو قەیرانێکی دارایی سەختەوە. لەگەڵ ئەوەی لە ناو قەیرانە سەختە بووین، هێزی پێشمەرگە لە داستان و قارەمانەتی خۆی بەردەوام بوو، بەڵام لەگەڵ ئەوەشە پێویست بەوەی دەکرد کە ئێمە لەگەڵ هاوپەیمانان کە قسە بکەین بۆ ئەوەی بە واجبی خۆیان هەڵبستن بۆ ئامادەکردنی و ئامانگی و پێدانی هاوکاری سەربازی و هەروەها دارایی بە هێزی پێشمەرگە. ئەوە بوو لە 20 2014 لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆک بارزانی وەفدێک بە نوێنەرایەتی هەرێمی کوردستان چوو ئەمریکا کە پێک هاتبوو لە جەنابی دکتۆر فواد سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم وەروە کاک فەلاح سەرۆکی فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە. ئەم وەفدە چوونە ئەمریکا بۆی باسی حقیقەتی بارودۆخەکە بکەن و سەختی بارودۆخەکە بکەن و ئەم وەفدە زۆر سەرکەوتنی گەورەیان تۆمار کرد کە لەگەڵ جانبی ئەمریکا لە حقیقەتی بارودۆخەکەتیان بگەن و لە گرنگی بوونی هاوکاری سەربازی ڕاستەوخۆ هەموو ئەو مێژوەی کە جەنابتان باسدەوە کرد خەڵکی کوردستان لێی ئاگادارە، بەڵام با باسی پرۆتۆکۆڵەکە بکەین لەسەر چه ئاساسێکە و ناوەڕۆکەکەی چۆنە؟ دوو خاڵماوە پێشەوەی بێمە ناوەڕەکە بۆ جەنابەت باسی بکەم. یەکەمیان لە ئەوە بۆ ئەو وەفدە چوو، لەگەڵ ئەوەشە مەشروعێکی قەرار لە کۆنگرس پەیدا بوو کە زۆر لایەنی دۆستی کوردستان ئەو مەشروعیان هێنایەکایەوە بۆ ئەوەی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ کوردستانە تەعامل بکرێەوە هێزی سەربازی پێشکەش هاوکاری سەربازی و دارایی پێشکەش بکرێت. ئەوە بوو بڕیاری 5747 لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکیەوە دەرچوو کە پاڵپشتی هەردوو حزبی گەورە لە ئەمریکا ئەوان تەکیدیان لەسەر ئەوە کردەوە کە دەبێت ئەمریکا هێزی و دەعمی عسکەری و مالی پێشکەش بە وەزارەتی پێشمەرگە و قواتی پێشمەرگە بکە. لە نقطەیەکی تریشە کۆبوونەوەی بەردەوام لە نێوان وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی دیفاعی ئەمریکی بە سەرپەرشتی فەرماندەی هێزە چەکدارەکانی کوردستان کاریان لەسەر ئەوە کرد کە ئەبێ ئەم هاوکاریانە بێتە پێشەوە. ئەوە بوو ئەنجومەنی کۆنگریسی ئەمریکا موافقەی لەسەر ئەم هاوکاریانە کرد و ئیدارەی ئەمریکی بڕیاری لەسەردا. ئەم هاوکاریانە هاتە پێشەوە و قسە لەسەر ئەوە کرا لە کۆبوونەوە تایبەتەکانی نێوان جەنابی سەرۆک و هەروەها وەزیری دیفاعی ئەمریکا چۆن بە شێوەیەکی سیستماتیک ئەم هاوکاریانە و ئەم پەیوەندیانە ڕێک بخرێەوە و بیرۆکەی
مزەکەری تەفاهم هاتەکایەوە کە لە نێوان هەرێمی کوردستان و واشنگتۆن ئیمزا باش بکرێت. ئەگەر وەڵامی پرسیارەکەم بدەیتەوە یعنی ئەساسی ئەو پرۆتۆکۆڵەت چێ ناوەڕۆکەکەی لە چ خۆ دەگرێتن؟ ئەم پرۆتۆکۆلە گرنگی زۆر گرنگی ینی بۆ هەرێمی کوردستان هەیە. نقطەی تەحولە لە پەیوەندیەکان بۆ یەکەم جارە وەرەقەیەکی ڕسمی لە نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا ئیمزا دەکرێت. بۆ یەکەم جارە مساعداتی عسکەری و دارایی ڕاستەوخۆ بدرێتە بە بێگەڕانەوە بۆ بە ئاگداری بەغدا ئێستا ئەو بەغدای ئێمە دەبێت لە هاوکاری سەربازیە کە پێشتر لە ڕێی بەغدا و ئەزانێ ئێمە ئێستاکانە تەنسیق و تەفاهمێکی زۆر باشەیە لەو چوارچێوەیە. ئێستا بۆ خۆ دەزانی ئەو کاربەدەستانی ئێستا بەغدا تەفاهمێکی تازەیان هەیە بۆ بارودۆخەکە و ئەوان لەگەڵ بارودۆخەکە خۆیان گونجاندووە تێدەگەن لە ئەهەمیەتی هەرێمی کوردستان. ئەم ڕێکەوتنامە گرنگی ئەوەیە کە پێگەی ئستراتیجی هەرێمی کوردستان بۆ هەموو جیهان دەردەخات کە شەریکێکی ئەساسی فعالە لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆردا. بۆیە ئێمە دەڵێن ئەمە دەرگایەکە و هەنگاوێکە بەرەو هاوکاری زیاتر و هەماهەنگی زیاتر. باش ئەو پرۆتۆکۆڵە تەنیا وەکو باز دەکرێت پەیوەندیدارە بە مانەوەی داعش لە عێراقدا. ئایا ئەمە ڕاستە یاخود ئەم پرۆتۆکۆڵە پەیوەندیدارە بە هەموو هەڕەشەکان چه هێزەکانی نەوەخۆی لە عێراق چه دەرەکی بێتن لە کاتێکدا ئەگەر هەڕەشە بن بۆ سەر هەرێمی؟ ناوەڕۆکەکەی تقریباً دوو بەشە. بەشی یەکەمی ئەوەیە کە چۆن هاوکاریەکانی ئەمریکا بگاتە دەستی وەزارەتی پێشمەرگە کە مەبلەغەکەشیان ئیعلان کردو 450 میلیۆن دلارە. ئەمانە چۆن دابەش دەکرێن و چۆن دەدرێتە هێزی پێشمەرگە و ئالێتەکەی لە بەشی یەکەم دیاریکراوە. لە بەشی دووەمی پرۆتۆکۆلەکە تەرکیز لەسەرەوە کراوە گرنگی هەماهەنگی و پەیوەندی لە نێوان هەردوولا بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر بە شێوەیەکی گشتی و بە تایبەتیش لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆری داعش و لەوە تایبەتتر مەسەلەی شەڕی مووسڵ کە لە پێشمانە دەبێت هەماهەنگی بکەین بەرەو ئەو بابەتە. دواتر دێنە سەر مەسەلەی مووسڵ بەڵام دەمەوێت بپرسم دوای داعش ئەو پرۆتۆکۆڵە درێژەی دەبێتن؟ ئەم پرۆتۆکۆلە بۆ ماوەی ساڵێکە و قابلە بۆ نوێکردنەوە و بێگومان ئەحداسەکانی پێشوو دەریان بڕی کە بوونی هێزێکی کاریگەری فعال پرچەک و پڕپێداویستی وەک هێزی پێشمەرگە لەسەر زەوی لە ناوچەیەکی وەها ضرورەتە نەک بۆ ئاسایشی هەرێمی کوردستان و عێراق بەس بۆ ئاسایشی ناوچەکە و بۆ ئاسایشی جیهانیش بۆتم باس کرد. یعنی ئێستا ئێمە وەک هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگە بووینەتە پارێزەری جیهانی دیموکراتی و جیهانی ئازادی خواست. هێزی پێشمەرگە تاکە هێز بۆ کە لەسەر زەوی توانیوێتی ئەم دڕندانە ڕابگرێت و ئەستوڕەی داعش بشکێنێت. هەر بۆیە ئەمان لە گرنگی ئەم جیهانی ئازادی خواز و دیموکراتە لە گرنگی هەبوونی هێزێکی ئەوها تۆکمە و دیسپلین و محکەم تێگەیشتووە و بۆیە هەنگاوەکان و هەماهنگەکانی بەردەوام دەبێت. باش باسی موچەت کرد ئایا بۆ لەمە دووە ینی ئەمریکا موچەی پێشمەرگە دابین دەکات یاخود هەر لەو چوارچێوە دەبێت کە 415 میلیۆن دلار بۆ هەرێمی کوردستان تەرخان؟ لە بنەڕەتدا موچەی هێزی پێشمەرگە لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستاندایە و ئەمە مانگەکانی و ئەم هاوکاریانەی ئەمریکا کە پێشکەشکراوە بۆ موچە دابش دەکرێت بۆ بەشێک لە هێزەکانی پێشمەرگە و ئەو بەشەکانی تریش حکوومەتی هەرێم خۆی لە ئەستۆی دەگرێت و موچەی هێزی پێشمەرگە بە دڵنیاییەوە بەردەوام دەبێت و ئێمە هەرچی لە توانامان هەبێت هەوڵ دەدەین کە موچەی هێزی پێشمەرگە لە کاتی خۆی و لە بە شێوەیەکی سیستماتیک بڕێەوە. باش ئەم پرۆتۆکۆڵە چۆن دەبیندرێتن؟ ئایا پرۆتۆکۆڵێکی تاکتیکیە یعنی ئەمریکا بۆ ماوەیە کاری بە کووردە یاخود پرۆتۆکۆڵێکی استراتیژیە و درێژخایەن؟ ئمڕۆ وەفدی میێوان ئەوان تاکیدیان لەسەرەوە کردەوە ئەوانتیان ئێمە بە چاوێکی ڕێز و ستایشەوە سەیری هێزی پێشمەرگە و سەیری ڕۆڵی هەرێمی کوردستان دەکەین بەبێ ئێوە شەڕی تیرۆر سەرکەوتوو نابێت بەبێ ئێوە هەنگاوەکان ناچێتە پێشەوە. ئێمە وەک شەریکێکی استراتیجی سەیری هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگە دەکەین. ئەمە لە زاری خۆیان و خۆیانش ئەعلانیان کردووە و ئێمە دڵنیاین و خۆشبەختین کە ئەم هەم هەنگاوانە و ئەم هەمانگیانە بەرەو پێش دەچێت. باشە دەکرێت بڵێن ئێستا ئاسایش و ئەمنیەتی هەرێمی کوردستان بەشێکی بەرپرسیارەتەکەی کەوتۆتە سەر ئەمریکا؟ من پێتم ئەم شەڕە شەڕێکی جیهانیە هەموو لایەک پێویستی بە هەماهەنگیە. دەبینی لە ئەمریکا لە ئەوروپا لە ئاسیا تیرۆر لە هەموو شوێنێک دەدات بۆیە جیهانی ئازادی خواز و دیموکرات خواز دەبێت پێکەوە
لە یەک بەرەیەکدا بن و هەماهەنگی لەگەڵ یەکتری بکەن هاوکاری یەکتری بکەن بۆ ئەوەی ئەم دیاردە تونندڕەویە لە لاو جیهانان نەمێنێت و بێگومان هێزی پێشمەرگە و هەرێمی کوردستان لە سەر قافڵەی ئەم هێزەیە و لەسەر زەوی داستانی گەورە و قەرەمانەتی گەورەی تۆمار کردووە و توانیوەتی ئوستوڕەی گەورەترین و دڕندەرترین ڕێکخراوی تێرۆریستی باشێنێت. دیارە ئەمریکا پرۆتۆکۆل لەسەر ئاستی نێودەوڵەتی لەگەڵ وڵاتان دەکات لە ئێستاشدا لەگەڵ وڵاتی سعودیا و قەتەر پرۆتۆکۆلی سەربازی هەیە. ئایا ئەم پرۆتۆکۆلە لە ئاستی وڵاتاندایە لە داهاتوودا چاوەڕێ ئەوە دەکرێتن ئەمریکا بنکەی سەربازی لە هەرێمی کوردستان بکاتەوە؟ ئێمە دەبێت لەگەڵ حەدەسەکانە تەعامل بکەین و پێش حەدەس نەکەوین. ئێمە ئێستا هێزی هەوپەیمانان وەک دوو شەریکی استراتیجی تەعامل هەم لەگەڵ حکوومەتی عێراقی دەکەن و هەم تەعامل لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن و ئەوان پێیان وایە پەیوەندی تۆکمە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق ئەبێتە هۆکارێک بۆ پتەوکردنی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر. بۆیە ئەوان لەو چوارچێوەیە کار لەسەر ئەوە دەکەن کە هەم لە حکوومەتی عێراقی و هەم لەگەڵ حکوومەتی هەرێم لە هەمان کاتە کار پێکەوە بکەین و لێک بەرەیەکا بین و نمونەشم هەیە بۆ ئەو بابەتە. ئێمە لە هەر شوێنێک هێزی عێراقی پێویستی بە هەرێمی کوردستان بوو بێ ئێمە ئامادەی تەقدیمکردنی هەموو هاوکارێکمان کردووە و لە ڕۆژانی جەژن بینیتان جەنابی سەرۆک بارزانانی بۆ خۆی چووە بەرەکانی جەنگ لەوێ هەم لەگەڵ هێزەکانی عێراقی و هەم لەگەڵ هێزەکانی پێشمەرگە کۆبووە و لەسەر یەک شوێنێک و لەسەر یەک مێزێک کۆبووە لەگەیانە بۆ ئەوەی پامێک ببەخشێ بە هەموو لایەک بۆ ئەوی پێیان بڵێ هەم ئێمە و هەم حکوومەتی عێراقی و پێکاتەکانی عێراق لە یەک بەرەیەکداین دژی تیرۆر. هەر لەگەڵ ئیمزاکردنی ئەو پرۆتۆکۆڵە دیارە لە بەشێک لە میدیاکانی عەرەبیش ڕنگدانەوەی هەبوو هەندێکیان باس لەوە دەکەن کە ئەمە پێشەلکاری سەروەری عێراقە چۆن دەکرێتن ئەمریکایەک لە کاتێکدا حەیدەر عەبادی فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراقە پرۆتۆکۆڵێک لەگەر بارزانی ئیمزا بکات کە هەرێمی کوردستان تاوەکو ئێستاکەش بەشێکە لە عێراق. بەو شێوەی نییە کاک کامەران، یعنی ئێمە ئێستا باسی ئەومان کرد کە هەم ئێمە و هەم حکوومەتی عێراقی و هەم هاوپەیمانان بە تایبەتی ئەمریکاش هەمومان لە یەک بەرەیەک داین، هەمومان یەک دوژمنێکی مشتەرەکمان هەیە، ڕوبەڕووی یەک خەتەرێکی مشتەرەکش دەبینەوە. بۆیە پێویستمان بەوەیە هەمومان پێکەوە هەماهەنگی بکەین. بۆیە هەر چۆن هاوپەیمانان یارمەتی عێراق دەدەن بە هەمان شێوە هەم یارمەتی ئێمە دەدەن و ئەمە یارمەتیانەش هەمووی بە ئاگاداری هەردوو لا هەیە. بەڵێ بە ئاگاداری هەردوو لایە، یعنی هەم حکوومەتی هەرێم ئاگادارە لەو ئەو جهودانە و ئەو هەنگاوانەی هاوپەیمانان لەگەڵ عێراقەوە هەم عێراقیش ئاگادارە. من دەمەوێت تەرکیز لەسەرەوە بکەم، خوێندنەوەیکی سیاسی بۆم بابەتە نەکرێت. دەمەوێت باسی ئەوە بکەم کە ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقی لەگەڵ هاوپەیمانان لە یەک بەرەیەک داین دژی تیرۆر و ئەم بەرەیە دەبێت چەندە تۆکمە بێت، چەندە هەماهەنگی لە بینیا بێت، چەندە هاوکاری لە بینیا بێت بەرەی تیرۆر زووتر دەڕوخێت و دەشکێت. باش پێشتر زۆر قسە دەکرا کە حکوومەتی هەرێمی کوردستان یاخود هەرێمی کوردستان بە شێوەکی گشتی بۆ داهاتووی مووسڵ پیلانی خۆی هەیە و مەبەستی خۆی هەیە و ڕازی نابێتن پێشمەرگە بەشداری لەو پرۆسەیە بکاتن بەبێ ئەوەی کە هەمان ئەو زروفە سیاسی کە لە مووسڵ هەبوو دووبارە بێتەوە. لەم ڕێکەوتنەدا لەم پرۆتۆکۆڵەدا قسە لەسەر ئەوە کراوە؟ نا بە شێوەی ئەوها بڵین ینی ڕێکەوتنێکی سیاسی بۆ دوای داعش بۆ چۆنێتی ئیدارەدانی مووسڵ بە شێوەیە باز نەکراوە. ئەمە ڕێکەوتنێکی گەورەتری پێویستە لە نێوان ئێمە حکوومەتی عێراقی و ئەوان طرفی بڵین هاوپەیمانان تەنها دەتوانن یارمەتی دەرمان بن بۆ ئەوەی ئێمە بگەینە تەفاهومێکی مشتەرەک لەسەر ئەو مۆزوع. من ئەمێ بۆ جەنابەت باسی بکەم بۆ بینەرانیش. مووسڵ وەک هیچ شارێکی تری عێراق نییە، قومیاتی جیاوازی تایە، دینی جیاوازی تایە، مەذهبی جیاوازی تایە. کورد بۆ خۆی سوننە و شیعی هەیە، عەرەب سوننە و شیعی هەیە، تورکمان سوننە و شیعی هەیە، مەسیحی تایە، شەبەکی تایە، کاکەی ئەنی هەموو ئێزیدی تایە. هەموو ئەم پێکهاتانە لەناو جەوێکە ئیدارە دەدران، ئەو جەوە ئەو ئیدارەیە فەشەلی هێنا. ئەوە بوو کە لە لەحەزاتێکە ئیدارەی پێشووی شاری مووسڵ انهیاری کردووە. ئەو هێزە زۆرەی کە لەوێ بوو لە سەرەوەی 150,000 چەکداری هەبوو. تەفاهمی بۆ داخوازی کورد هەیە لەو بارەوە؟ داخوازی کورد نییە، ئەمە داخوازیەکە کە هی هەموو پێکاتەکانە و حکوومەتی عێراقیش درکی بەو مۆزوع کردەوە. ئێمەش هەموو لایەنەکان درکمان بەوە کردووە کە پێکهاتەکان لە دوای داعش دەبێت زەماناتیان هەبێ بۆ ئەوی بتوانن پێکەوە بژێن، بۆ ئەوەی ئەو تراجیدیا ئەو مەساتای کە ڕوویدا دووبارە نەبێتەوە. ئەم زەمانەتانە چۆن ئەبێت ئەوە دەبێت پرۆژەیەکی سیاسی هەبێ بۆ ئەوەی ئیدارەی مووسڵ لە دوای داعش چۆن دەکرێت، بۆ ئەوەی هەموو پێکاتەکان ڕۆڵی خۆیان ببینن و لە نەتیجەشە بۆ ئەوەی زەمانات هەبێ لە بینیان، بۆ ئەوی سیقە دروست ببێتەوە. جەنابەت ینی دەزانیت ینی کاری زۆر خراپ و درڕندانت لەوێ ئەنجام درراوە بە تایبەتی دژی مەسیحیەکان و دژی
دژی یەزیدەکان ئێمە دەبێت بیر لەوە بکەینەوە تەنها جانب عسکەرەکەی مووسڵ مهم نییە چونکە ئەگەر جانب عسکەرەکەی بەبێت تەرتیباتی سیاسی بچینە ناوی لەوانەیە خراپەکاریەکی زۆر لە دوای ئەوە ڕوو بدا بۆی ئێمە بۆ ئەوی پێش لەو خراپەکاریە بگرین پێش لەو هەموو تەسەوراتە خراپانە بگرین هەر لە ئێستەوە پێمان باشە ئەبێ ئیتیفاقێکی سیاسی وازح لە نێوان لایەنەکانە هەبێ بە تایبەتی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی و پێکهاتەکانی ناو مووسڵ هەبێت بۆ ئەوەی چۆنێتی ئیدارەدانی مووسڵ و زەمانات هەبێت لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە ئێمە دەبێت کارێک بکەین کە فەسەفەی ئینتیقام و ڕێچکەی ئینتیقام لە دوای شەڕی داعش نەگرترێتە بەر و جۆرێک لە زەمانات بۆ لایەنەکان ئۆکەی وەرگیراوە لەوەی داهاتووی مووسڵ بەو شێوە دەبێتن کە هەموو پێکهاتەکان دەیخوازن بێگومان ینی هەموو لایەک ئێستا لە ئەهەمیەتی ئەوە تێگەشتوونە کە بەبێ بوونی ئەم تەفاهمە مشتەرەکە لە نێوان پێکهاتەکان بەبێ بوونی زەمانات بۆ پێکهاتەکان جارێکی تر زۆر ئەستەمە ئەمانە پێکەوە بژین ینی بۆیە بەبێ ئینتیقام بەبێ حاڵەتی خراپەکاری بۆیە هەر لە ئێستەوە هەموو لایەنەکان درکیان بۆ کردووە هەم حکوومەتی عێراقی هەم پێکهاتەکانی ناو مووسڵ بەخۆیان درکیان بۆ کردووە لە ماوەی ڕابردوو ئەنجومەنی پارێزگای مووسڵ بۆ خۆیان مؤتەمەرێکیان لەسەر ئەم بابەتە کردو و باسییان لەوە دەکرد کە چۆن لە دوای داعش بتوانن پرۆژەیەک بێن نەکایەوە زەمانات لە نێوان پێکهاتەکان بچەسپێ و بە شێوەیەک هەمووی کەس لە کەس نەترسێ و هەمووی بەشدار بێ لە بەڕێوەبردننی مووسڵ. بەڕێ سەباح پرسیاری هەرە گرنگ لێرەدا ئەوەیە لە لای خەڵک ئەمریکایە کە یەکەمین وڵاتی جیهانە زلهێزی جیهانە لەگەڵ هەرێمی کوردستان پرۆتۆکۆڵێکی سەربازی ئیمزا دەکاتن چی لە کورد دەوێتن دەیەوێت لە باشووری کوردستان کورد چی بۆ بکاتن لە بڕی پاراستنی بە شێوەیەک لە شێوەکان ئاسایشی هەرێمی کوردستان من باسم ئەوەم کرد ئاسایشی ناوچەکە و جیهان هەمووی پێکەوە بەستراوەتەوە بۆی ئێمە ناتوانین باسی ئاسایشی دابینکردنی ئاسایشی هەرێمی کوردستان بکەین بە بدەر لە دابینکردنی ئاسایشی جیهانی و ناوچەکە دەتەوێت ئاسایشی هەرێمی کوردستان ئێستا بۆتە بەشێک لە ئاسایشی هەموو جیهان بەڵێ بێگومان من باسی ئەوم کرد ئێستا بەرەی ئازادی خواز و دیموکرات خواز و هەمویان لەیەک بەرەیەکدان و پێکەوە لە گرنگی هەرێمی کوردستان دەڕوانن و دەزانن کە ئەم پێگەیە و بەڵام ئەم ئاسایشە پاراستنی ئەم ئاسایشە تەنیا بەرامبەر بە داعشە یاخود بەرامبەر بەهێزی دیکەی ناوەچێت لە کاتێکدا حەشدی شعبی چەندین جار بۆتە هەڕەشە لەسەر هەرێمی کوردستان یاخود هەندێک جار ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستانیش تۆباران حاڵی حاضر ئێمە لە هەرێمی کوردستان ڕۆبەڕووی تهدیدی داعش بووینەتەوە و لەگەڵ تیرۆری داعش مامەڵە دەکەین و ئێستا ئەولەوێتی هەرێمی کوردستان ڕوبەڕووبوونەوەی تیرۆستانی داعشەوە تێکشکاندنی وا بزانم ئەم ئەولەوێتە هەمان ئەولەوێتە لای حکوومەتی عێراقی و هەمان ئەولەوێتە لای هێزی هەوپەیمانان و لای هێزی ناوچەکەش بۆیە ئێمە لەو ئیتارە تەعامل دەکەین و هەتا ئێستا بارودۆخێکی وا نەهاتوتە پێشەوە بڵێن ئێمە تەسەوڕی ئەو سیداماتانە بکەین دەبێت لەگە ئەحداسەکانە تەعاملکەین و نەکەوینە پێش ئەحداسەکان بەڵام لە ناوچەکانی خورماتۆ ئەو حاڵەتە ڕوویداوە بینیشمان حاڵەت ڕوویدا و لە نەتیجەشە ئێمە بەیاننامەیەکمان هەبوو لە سەرۆکایەتی هەرێم و بە توندی لەسەر ئەو مەوزوعە وەستاین و داوامان کرد لە عەقڵمەندەکانی ناو هێزی شیعەکان کە سنوورێک بۆ بابەتە دابنن و ئەوانش هاتوونەتە سەرخەت و ڕێکەوتنێکش هەبووە لە بین ئیداری خۆجی هەم خورمات و پارێزگای کەرکووک لەو بارەیە زۆر باشە دوا پرسیار لەسەر ئەو پرۆتۆکۆڵە دەکەین دواتر دەچینە تەوەرەێکی دیکە ئەگەر کات مابێت دەمەوێت بپرسم پێشمەرگە دەچێتە مووسڵ بەشداری شەڕی مووسڵ دەکات تەفاسیلی شەڕی مووسڵ پێویستی بەوەیە کە خەریتەیەکی سیاسی و خەریتەیەکی عسکەری دابدرێ ئێستا هەردوو لە هەم هەرێمی کوردستان و هەم بەغدا بۆ هەم هاوپەیمانان لە کاری جددی و هاوبەشدان بۆ ئەوەی ئەم خەریتەیە و ئەم تەسەوراتانە دابدرێ ئەو کاتە ڕۆڵی هەموو لایەنێک دیاری دەکرێت کە ئێمە چۆن لە چ موقعێکەوە چۆن ڕۆڵ دەبینین لەو بابەت بەڕێستان بوتەبێژی سەرۆکایەتی هەرێمی کوردستانن دیارە ئالۆزیەک لە نێو هەرێمی کوردستان هەیە ئایا ئەم ئالۆزیە کاریگەری هەبووە لەسەر پێگەی هەرێمی کوردستان لەگەڵ دنیای دەرەوە لەگەڵ وڵاتانی دەرەوە ئەوەی جێگەی خۆشحاڵەیە ئەو ئالۆزانی کە لە هەرێمی کوردستان هەیە ئالۆزیەکەن لە ناو سنووری کوردستان ماونەتەوە و ئالۆزی سیاسیە و معنی بۆعدێکی سیاسی هەیە بۆعدی تری وەرنەگرتووە و من بۆ خۆم ینی بۆ چوونێکی ئەوەشم هەیە کە هەر کاتێک کە بابەتەکان بگاتە سەر
خەتەرێک و ئەمنی استراتیژی هەرێمی کوردستان بێگومان هەموو هێزە سیاسەکانی کوردستان یەکدەنگ دەبن و یەکدەست دەبن و باشترین نمونەش ئەوەی لە بەغدا ڕوویدا بینیمان هەموو هێزە سیاسەکان سەر ڕای ناوکۆکی لە هەرێمی کوردستان بەڵام بینیمان لە بەغدا چۆن یەکدەنگ و یەکدەستن بۆیە دڵنیاتەکەمەوە کە هێزە سیاسەکان کە بگاتە ئاستێکی استراتیژی و پەیوەندی بە ئەمنی استراتیژی هەرێمی کوردستانەوە بێ هێزە سیاسەکان یەکدەنگ بن. بەڵێ دیارە لە ماوەی ڕابردوودا سەرۆکی هەرێمی کوردستان لە ماوەی مانگێکدا دوو پەیامی ئاراستەی حزبولانە سیاسیەکان کرد کە هەمویان کۆبنەوە ساز بکەن و باز دەپرسە چارە نووس سازەکان بکەن. ئێوە وەک سەرۆکاتی هەرێمی کوردستان بە فەرمی داواتان لە سەرۆکی حزبەکان کرد ئامادە بن؟ ئەو دوو پەیامە جەنابی سەرۆک تعبیر لە پەرۆشی ئەوەکە بۆ چارەسەرکردنی بارودۆخەکان. جەنابی سەرۆک بارزانانی لە هەردوو پەیامەکە تەرکیزی لەسەر سێ بابەت کردوێتەوە. یەکەم کۆدەنگیەکی نیشتیمانی لەسەر پرسی ڕفراندۆم یەکلایی بکرێتەوە و ئامادە بکرێت. دوو هێزێک و لایەنێک و لژنەیەک دروست بکرێت بۆ ئەوەی کە چۆن گفتوگۆ لەگەڵ بەغدا بکەین بە شێوەیەکی برایانە و ئاشتیانە پرسی پەیوەندی نێوان ئێمە و بەغدا بە شێوەیەکی هێمنانە و برایانە و ئاشتیانە یەکلایی بکرێتەوە و هەم مەسەلەی ڕفراندۆم کۆدەنگی نیشتیمانی لەسەر دروست کرێت و پرسی سێم کە جەنابی سەرۆک زۆر بەخەمەوە متابعەیەکە ئەوەیە کە داوای لەلایەنە سیاسیەکان کردووە کە چارەسەرێک بۆ دۆخی سیاسی هەرێمی کوردستان بدۆزنەوە. ئومێد دەکەین کە هەموو ئێوە داواتان بە فەرمی نرد وسرای فەرمی جەنابی سەرۆک بارزانانی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستانی ڕاستپاردووە بۆ ئەوەی لەگەڵ لایەنە سیاسەکانە گفتوگۆ بکە و مەشورەت بکە بۆ ئەوەی کە ئەو کۆبوونەوەیە ئەنجام بدرێت بۆ ئەو سێ هەدەفەی کە ڕاشیوانمایە کۆبوونەوەیەکی لەو شێوە ئەنجام بدرێت. من باسی ئەوم کرد کە دیوانی سەرۆکایەتی هەرێم ڕاستپەردراون و ئەوان کار لەسەر ئەو بابەتە دەکەن لەگەڵ لایەنە سیاسەکانە. یعنی چاوەڕێ دەکەن لە ئایندەیەکی نزیک؟ من وتم دیوانی سەرۆکایەتی هەرێم ڕاستپەردراوە و کار لەسەرەوە دەکات کە لەگەڵ لایەنە سیاسەکانە کار لەسەر پەیامەکەی جەنابی سەرۆک بارزانی بکەن. پێم وایە کاتمان تەواو بوو. دکتۆر ئومێد سەباح گوتەبێژی سەرۆکایەتی هەرێمی کوردستان زۆر سوپاس دەکەین کە لەگەڵمان بۆ جەنابتان دەستان خۆش بێت. سوپاس. بەڵێ بەڕێزانم باسی ڕۆژ بەردەوام دەبێت کەمێکی دیکە قسە لەسەر تەوەرێکی دیکە دەکەین ئەویش ئەمڕۆکە وەکو لە ئێکرانی کوردستان 24 بینیتان نمرەی قوتابیانی یاخود پۆلی نۆی بنەڕەتی وەروە پۆلی دوازدەی ئامادەی بڵاو کرایەوە لەم تەوەری داهاتوودا دکتۆر پشتوان سادق وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان میوانمان دەبێت لەگەڵمان ببینێنەوە ئێستا دەچینە ناوبەر. جارێکی دیکە سڵاوتان لەبێت بینەرانی کوردستان 24 باسی ڕۆژ بەردەوامە. ئێستا تەوەری دووەمی باسی ڕۆژ دەست پێ دەکەین کە تایبەتە بە دەرەنجامی کۆتای ئەزموونەکانی پۆلی دوازدەی ئامادەی و نۆی بنەڕەتی کە پێشتر ئاماژەمان پێکردبوو وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز دکتۆر پشتوان سادق میوانمان دەبێت. دکتۆر بەخێر بێت بۆ کوردستان 24. سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم ئەو ئەزموونی ئەمساڵ پێتان وایە سەرکەوتوو بوو؟ پێم وایە ئەزموونی ئەو ساڵ نەکرد سەرکەوتوو بوو، زۆر سەرکەوتوو بوو. ئێمە ئەو ساڵ لە هەرێمی کوردستان زیاتر لە 5,000 هۆڵی تاقیکردنەوەمان هەبوو. 6,000 مامۆستا بەشداری لە چاودێری لە مراقەبە دەکرد. نزیکەی 300 خوێندکار و قوتابی بەشدار بوو لە پرۆسەیەکی وا گەورە لە بارودۆخێکی وا کە لە هەرێمی کوردستان هەیە بە تایبەتی لە ڕووی داراییەوە. بێگومان سەرکەوتنی ئەو پرۆسە خۆی لە خۆیدا سەرکەوتنی هەرێمی کوردستانە و لە هەموو وڵاتانی جیهانیش کە پرۆسەیەکی وا گەورە دەبێت ئەزموونەکان بتەوێنێتەوێت لە هەندێک هۆڵ لە هەندێک شوێن خەلەل هەر دەبێت، بەڵام ئەو خەلەلایان ئەو کەم و کوڕیا لە گەورەیی و سەرکەوتنی پرۆسەکە کەم ناکاتەوە. من هەلێرەوە پێویستی دەزانم زۆر سپاسی مامۆستایانی خۆشەویست بکەم کە ڕۆڵیان هەبوو بۆ سەرکەوتنی ئەو پرۆسەیە و دەستخۆشی لە کەسوکاری خوێندکاران و قوتابیان بکەم و داواشیان لێ دەکەم، ڕەجایان لێ دەکەم پاڵەپەستۆن نەخەنە سەر منداڵەکانیان، ڕەخنەیان لێ نەگرن، بۆ دەرەجەت نەیناوە دەبواە زیاتر بینی منداڵی فلان ئەوەی هینایە تۆ ئەوەندەت نەینایە. ئەوە لە ڕووی دەرونیەوە بەڕاستی کاریگەری دەبیتن. دنیا هەر ئەوەندە نییە، شتی باشتریش لە پێشە. من داوایان لێ دەکەم لەو کەسوکارانە کە منداڵەکانیان لە نمرەکانیان خۆشتر بوو. بەڵێ دیارە کوردستان 24 پێشتر لە ڕێی تۆڕە کۆمەڵاتیەکان ئاماژەی بە
بەشداری جەنابتان لە پرۆگرامی باسی ڕۆژ کردبوو و کۆمەڵێک پرسیارش بۆ ئێمە هاتووە لە بەشێکی پرسیارەکان دەپرسن قوتابیان ئەوەندەی چاوەڕێیان لە دەرەنجامی تاقیکردنەوەکە دەکرد بەو شێوە دەرنەچوە پێیان وایە دەرەنجامەکان وەک پێویست چاوی پێ نەخشاندراتەوە خۆی دەرەنجامەکان کاکەمەران بە چاونیە بە جیهازە ئەگە بە چاو وایە غەڵاتی تێدا دەبوو جیهازەکانیش غەڵەت ناکەن من دەمەوێ هەموو قوتابیانی کوردستان دڵنیا بکەمەوە کە هەموو کەسێک مافی خۆی وەرگرتیا هەموو کەسێک مافی خۆی وەرگرتیا دووسێ خاڵی گرنگ دەمەوێت باسکەم یەکەمیان لە مادەی کوردی قسە و قسەڵۆچکێکی زۆر دروست بوو هەندێک لە دەستگاکانی ڕاگەیاندن بەداخەوە ئێمە ڕەجاشمان کرد کە شتێکی وان نەکەن کاریگەری دەرونی لەسەر دروستبی ئەجاگەر قسەکەم تەواوکەم مەجال بدەیت لە مادەی کوردی طبیعی خەلەلێکی بچووک لە هۆڵەکانی ڕانیە هەبوو چەند دەقیقەیەک پێشی تاقیکردنەوەکان بەڕێوەبەری هۆڵەکە پرسیاری لە چیسەکە دەرهێنا بوو بە زووترین کات لە ماوەی 24 سەعاتدا ئێمە ئاشکرامان کرد دادوەر و دەستگا ئەمنیەکان لەو سنوورە هاوکاری ئێمەیان کرد 18 کەس جیران و ئەوانە بە پێی یاسای سزادانی عراقی حکم دەدرێن بە چەند ساڵێک لە هەمان کاتدا ئەو نەتیجەیە کە لە کوردی هەبوو یان ئەو خەلەلەی کە ئەو قاعەیە دروستی کرد بە هیچ زۆرێک تەسیری لەسەر نەتیجەکان نەکرد ئێمە بەدوادا چوونمان بەسەر هەموو ئەو کەسانەدا کرد کە توانی بیان سوود وەربگرن بە شێوەیە کاتی ئەوە یەک ئی دووەم کچێک لە تەلەڤیزیۆنێک لە تەلەڤیزیۆنەکان هات گوتی من ئەسئیلەم کڕیوە 97% هێناوە جارێ لە سیستەمی ئێمە ئەو کات گوتمان 97 نییە لە دەرەجەی یەک ماددا زۆر دەڕواتن دوای ئەوە کە داواکاری گشتی لە سلێمانی بانجی ئەو کچێ کرد لە بەردەم دادوار دەڵێتن من لە ڕووی نەفسیەوە خراپم جوابدا بۆیە ئەو قسەم کرد و ئێستاش ئەمە مدعینە لەسەری و دەبی سزای خۆی وەربگریتن یعنی ئەو قسە و قسەڵۆکانە هەمووی سەتەوەی ناڕاستانێککە بازدەوە دەکرا کۆبەڵێک پرسیاری هەڵا لە کوردی لەوانەیە کوردی هەروان لەوانەیە ئینگلیزیش هەبووە یعنی ئەساسی نەبووە مەسەلەن هەندێک خەڵک دەیگوت کاکە هەمووی ئەسئیلە لە بازار هەیە و نازانم چێ ئەگەر وا وایە دەبایە ڕێژەی دەرچوون هەرچەندە ئەو ڕێژەی دەرچوونی ئێستا کە هەیە ناکرێت تەقیمی لەسەر بکرێت لەبەرەوەی خولی دووەمیشمایە زۆر تەڵەبە هەیە دەرسێک دوانی هێشتووە بۆ خولی دووەم بەڵام ئێوە دڵخۆش بەوەی کە یعنی نەتیجەکە دەرەنجامەکە لە ئاستی پێویستدانێ و ڕێژەی دەرچوو زۆر کەمە بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو ئەگەر ئەتوو لە مۆزوعی تەربیە و پۆلی 12 بزانی دەبی بزانی لە پۆلی 12 دوو نەتیجە حکم دەکات خولی یەکەم خولی دووەم ئێستا تەڵەبە هەیە لە هیچ دەرسێک لە 96 هەشت کەمتری نێناوە بەڵام دەرسێکی هێشتوتەوە بۆ دەوری دووەم کەواتە ئەو تەڵەبە بە کەوتو حساب دەکرێت 6 دەرس معدلەکەی 96 یان 98 بەڵام دەرسێکی هێشتوتەوە بۆ دەوری دووەمی ئەو تەڵەبە 90 قسوریشی هەیە بەڵام خۆی هێشتوتەوە کەواتە نەتیجەی دەوری یەکەم و دووەم کە دەوری دووەم مانجی 9 دەست پێ دەکات ئەوە حکم دەدات لەوەی کە ڕێژەی دەرچوون ڕێژەکان گۆڕانکاری بەسەردادێ بەڵام ئەگەر بە بەراوردی کەی بەو قسە قسەڵۆکانی لە بازار هەبوو دەبوایە ئێستا ڕێژەی نەجاح 180 مەسەلەن وانە ئێستا ڕێژەی دەرچوونی علمی زانستی 22 لە 100 ئەویتر 18 لە 100 باڵێ ڕێژەی دەرچوون وەکو باسمانەوە کرد بە بەراو لەگەڵ ساڵانی ڕابردوو کەمە لە هەمان کاتیشدا نمرەی قوتابیانی پلەیەک ئەم ساڵ بە بەراو لەگەڵ ساڵی ڕابردوو قوتابیمان نەدید نمرەکەی 100 بێتن بەڵام لە ساڵی ڕابردوو هەبوو ئەمە ملاحەزەی جوانە من دەمەوێت شتێکی تریش کاکامەران لە ڕێگەی ئێوە بە خەڵک بڵێم ئێمە ڕۆژێک نەتیجەمان تاخیر کرد نەتیجەکانمان هەمووی تەکید کردەوە بە جیهاز و جیهازیش غەڵەت ناکە دوای ئەوە هەموو ئەوانەی لە 95 لە 100 معدل تا 100 لە 100 یان هەیە ئەوانەمان هەمووی جاری سێم لە جیهاز داوە ئەو جەهاتین دەرەجەکانی پۆلی 10 و 11مان تەمەشا کرد مەسەلەن گوتمان ئەگەر یەکێک لە 10 و 11 معدلەکەی 67 بێ ئێستا 96 هینابی یان 99 هینابی دیارە خەلەلێکەیە قەنەعەت بکە هەموو ئەوانەی لە 95 بەسەرەوەیان هینەیە یان لە 90 بەسەرەوەیان هینەیە ئەوانەنە کە دەرەجەی 10 و 11یان دەرەجەی زۆر باشە بۆچێ ئەوەندە دڵنیایی کە هیچ گرفتێک نەبووە لە ئەزمونونەکان
من قوتابیان دڵنیا دەکەمەوە هەموو کەس مافی خۆی وەرگرتیا هەموو کەس مافی خۆی وەرگرتیا و ئەوانەی ئێستاش و ساڵی ڕابردووش لە یەکەمەکان بوون هەموو ١٩ منداڵە هەژار بوون ١٩ ئەوانە کە مامۆستایان بەکرێ نەگرتووە و دەیانگوت ١٠٠ زۆر دەبێت ساڵی ڕابردوو 100 هەبوو ئەو ساڵ هیچ 100یش نەبوو بۆیە من دڵنیایان دەکەمەوە بەڵام ئەوە بەمانای ئەوەی نییە مەسەلەن تەڵەبەیەک کۆدی خۆی غەڵەت نووسیبی بەدەست هەر تەڵەبەیەک بەدەست کۆدی خۆی غەڵەت نووسیبی کۆدی برادەرەکەی خۆی نووسیە کەواتە خەلەلێکی فەنی لێرە لەوانەیە لە 10,000 تەڵەبە لە یەک تەڵەبا بێ ئەوانەش دەتان لە کاتی ئاعتراز ئێمە ئاعترازمان هەیە و من دەمێت شتێکی تریش بڵێ بێزگە لە ئاعتراز هەر تەڵەبەیەک ئەگە پێی وابوو نمرەکەی باش نییە دەتانی ساڵی داهاتوو تەحسین معدل بکە لە هەموو وانەکان نەک وانە هەڵبژێری تاقیکردنەوەکانی خۆی ئەنجام بدە کە تاقیکردنەوەکانی ئەنجامدا کام ساڵی دەرەجەی باش بوو ئەوە ئێمە بۆی ئەگەر قوتابێک لە ئێستادا گلەی هەبوو لەسەر دەرەنجامەکەی چی بکات ئاعتراز دەکا بە ئاعترازەکەیدا دەچینەوە و چ دڵنیاییەکی بێ ئەوەی پێدەدەین من دەمێ ئەوەش برێم کە لیژنەی پەروەردەی پەرلەمانی کوردستان کە لە هەموو لایەنە سیاسیەکان پێک هاتووە سەردانی وەزارەتی پەروەردەیان کرد تەقیمیان لەسەر تاقیکردنەوەکان زۆر باش بوو یەکێتی مامۆستایانی کوردستان ئەمما ئەو ماوەیە هەمومان بەڕاستی پێکەوە ئیشمان کرد ئەوەش جێگای دڵخۆشی بوو و زۆر جاران مەسەلەن خەڵک کۆمنتی بۆ من دەنووسی مەسەلەن لە بیرکاری خراپی جواب داوەتەوە دەیگوت وەزیری پەروەردە ئەو پرسیارە قورسانە سێ هیناوتە من ئێستاش نازانم چێ پرسیار دادەنێتن لیژنەیەکی تایبەتی مختصی بەتەمەن هەیە ئەوانە ئیشوکارەکان دەکەن بەڵام پێت وانییە کەمبوونی نمرەی قوتابیەکان پەیوەندیدار بێت بە قورسی پرسیارەکان خۆی ئەوەی ئەمن گوێم لێ بووە لە برادرانی پەیوەنددار ئەوەیە کە پرسیارەکان بە تەدریزی دادەنرێ مەسەلەن 150 ئاسانە لە 150 بەدواوە سەبرە قورس دەبێتن تۆ دەبی مەسەلەن حسابی تەڵەبەی زۆر زیرەک بکەی حسابی تەڵەبەی کەمتر زیرەکیش بکەی خۆی لە ئەساسدا هیچ تەڵەبەک نییە تەنبەڵبی هەموو تەڵەبەک زیرەکە ئەگەر خۆی ماندوو بکە ئەگەر بخوێنی ئەگەر شتێک تێنەگا محاولە بکە کە لێ حاڵی بێت زۆر باشە قوتابیەک دەڵێ من غەدرم لێ کراوە ئەوەی من وەڵامم داوەتەوە نمرەکانم وەکو پێویست نییە ئایا وەزارەتی پەروەردە یاخود بەرپرسان دەتوانن بە دوواداچوون بۆ ینی جارێکی دیکە پەراوی وەڵامدانەوەی بۆ بکەنەوە تەدقیق بکرێ نەک جارێک چەند جاری بوێ بەخۆشی ئەگەر هەر دڵنیا نەبوو بەخۆی وا دەکەین وەزعەکەی خۆی ببێنێت کە بزانی چۆنە باشە دیارە کۆمەڵێک پرسیار هاتووە یەک لەو پرسیارانە هاوکارانم لە کۆنتترۆل پێم ڕدەگەینن کە ئەوانەی دەرچووی پۆلی نۆی بنەڕەتین پێم وایە هەر پرسیارێک دووی لەسرە بەڵام لە هەندێکیان کۆی نمرەکانیان تاک دەرچووە ژمارەکان تاک دەرچووە هەفتاویەکە 63 ئەوە زەنی بۆ وایە کا کامەران ئەگەر دەرز وەربگری مەسەلەن فیزیا کیمیا ئەحیا عەرەبی ئینگلیزی ئەوانە جوتە بەڵام ئەگەر هەموو دەرەجەکان کۆ بکەیەوە دابەشی هەفتی بکەیت دابەشی پێنجی بکەیت وانە تۆ دابەش دەکەی نمرە یەک دەرز دەکەین دکتۆر نمرە یەک دەرز هەمووی جوتە بەڵام ئێستا قوتابی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پۆلینۆ لە پۆلینۆ لەبەر ئەوەی ئەو تەڵەبانە قەراریان وەرگرتیا ئێمە 5 دەرەجە قەرارمان هەیە مەسەلەن یەکێک 46 هەیە بۆ نمونە 5 دەرەجە قەرار وەردەگری دەبیتە 51 زانی خەلەلی فەنی 199 نەهێشترایە ینی ئەوە تەڵەبە دڵنیا بیت ینی لە پێشوودا هەبوو لە ساڵی ڕابردوو لەبەرەوەی تەجروبەکە یەکەم بوو بەڵێ هەندێک کەم و کوڕی و خەلەلی فەنی هەبوو بەڵام ئەو ساڵ خەلەلی فەنی لە 1000 لە 2000 لە 3000 لەوانەیە یەکدانە زۆر باش لە پێشوودا لە ساڵەکانی ڕابردوودا قوتابی هەبوو نمرەکەی دەگەیشتە 103 نمرەتان دەدا بە قوتابی لە ئێستادا ئەو نمرانە ماون حسابیان بۆ دەکرێت خۆی دەرەجەی ئەسڵی تەڵەبە ئەو دەرەجەیەکە لەسەر دەفتەرەکە وەریدەگری ئەوی تر لە ئەسڵدا لە ئەساسدا وەزارەتی خوێنی باڵا دەیدات بۆ ئەو تەڵەبانەیە کە ساڵی یەکەمیانە یان دەوری یەکەمە دەرەجە کەمتر دەبێت دەوری دووەم و یەکەم وەزارەتی خوێندنی باڵا لەگەڵ ئێمە هەماهەنگی کردووە
ئەوان زیاتر ڕێیان وابوو کە بۆ ساڵی داهاتوی خوێندن ئەو سێ دەرەجە نەمێنێت تەڵەبە لەسەر دەفتەری خۆی چەند وەردەگری ئەوە بێ بەڵام بۆ ئەو ساڵی خوێندر سێ نمرەکە دەمێنێت و دەمێ شتێکی تریش باسکەم بەنسبەت زانکۆکان واتە ئەم ساڵ وەری دەگرن ئەو ساڵ سێ دەرەجەکە وەردەگرن بەڵام بۆ ساڵی داهاتوو وەزارەتی خوێنی باڵە لە دەلیلی خۆی سێ دەرەجەکەی نەهێشتووە دەمێ شتێکی تریش باسکەم بەنسبەت زانکۆکان لە هەرێمی کوردستان سەر بە خوێندنی باڵان سیستەمی خۆیان هەیە بۆ وەرگرتن هەر پارێزگایەک ئێستا زانکۆی خۆی لێیە تەنانەت لە زۆر قەزاش کۆلیژ هەیە یان بەش هەیە یان زانکۆ هەیە تەڵەبەی هەر پارێزگایەک لە ڕووی جوغرافیەوە 80% ئەو زانکۆیانە 80% تەڵەبەی قوتابی و خوێندکاری سنووری جوغرافی خۆیان یان پارێزگای خۆیان وەردەگرن مەسەلەن کۆلیژی پزیشکی یان کۆلیژی زانستی زانکۆی سەلاحەددین 80% تەڵەبەی سنووری پارێزگای هەولێر وەردەگری دهۆک سلێمانی گەرمیان هەڵەبجە بە هەمان شێوە جا من دەمەوێت ئەوە بڕێم تەڵەبەی هیچ پارێزگایەک دەرەجەکانیان هەرچۆن بی لەو پارێزگایە مەسەلەن تەسیری لەسەر حسابی تەڵەبەی پارێزگایەک چیتر ناویتن مەسەلەن ئێستا ئەگە تەماشاکەی دەبینی ڕێژەی 90% لە پارێزگای دهۆک کەمترە بەڵام تەڵەبەی دهۆک ئەفزەلیە لە بۆ تەڵەبەی دهۆکە لە بۆ خوێندکار و قوتابی دهۆکە کە لە زانکۆی خۆی وەربژیرێ دەمێ شتێکی ترش بڵێم بەنسبەت یەکەمەکان تەبیعی سێ یەکەمی دووبارە هەیە یەکیان لە پارێزگای هەڵەبجەیە ئەوڕۆ لە کاتی خوێندنەوە لەلایەن سەرۆکی لیژنەی تاقیکردنەوەکان من دەمێ ئەوەش بڵێم سەرۆکی لیژنەی تاقیکردنەوەکان ئەزمونەکان یەکێکە لە بەڕێوەبەرە گشتیەکان ئەنی من نیمە وەڵام من وەزیری پەروەردەما تەحملی هەموو مەسئولیاتەکان دەکەم ئادای خۆیان زۆر بەڕێک و پێچی و بە جوانی و بە دڵسۆزی ئەنجام داوە ئەوڕۆ لە کاتی خوێندنەوە هەڵەبجەیان لەسەر سلێمانی حساب کرد من داوای لێبوردنێکی زۆر لە ئەو قوتابیە و لە خەڵکی خۆشەویستی هەڵەبجەش دەکەم ساڵی ڕابردووش یەکێک لە یەکەمەکان لە هەڵەبجە بوو ئەو ساڵیش لە هەڵەبجە بوو پیرۆزباییان لێ دەکەین بە ئەنقەز نییە تەکنیکە ئێستا ئەو ساڵیش تاقیکردنەوەکانی پارێزگای هەڵەبجە سەر بە سلێمانیا بەڵام لە ساڵی داهاتووە بەشی تاقیکردنەوەکان لە پەروەردەی گشتی هەڵەبجە سەر لە نوێ دەست بە ئیشی خۆی دەکات سەر بە خۆ دەبی واتە یەکەمەکان لە هەر سێ پارێزگا دەرچووە لە هەولێر لە سلێمانی لە هەڵەبجە تاقیکردنەوەی قۆناغی دووەم کەی دەست پێ دەکات مانجی نۆ دەست پێ دەکات مانجی نۆ دەست پێ دەکات پێتان وایە ڕێژەکە گۆڕانکاری بەسەردا چەند عادەتەن ڕێژەی دەرچوون لە پۆلی 12 بە درێژایی ئەو مێژوانەی ئەمە بە خۆمان خوێندیتمانەوە و دەزانین و بە خۆمان تەڵەبە بووینە یان لە خەڵکی تریشمان بیستیا لە 60% تێناپەڕی چونکە زۆر تەڵەبەش هەیە خۆی دێلیتەوە خاستن ئێستا کە بڕیاری تەحسین معدل هەیە تەڵەبە هەیە لە هەموو دەرسەکان ناجح بووە بەڵام ساڵی داهاتوو خۆی دێلتەوە بۆ ئەوەی دووبارە تاقیکردنەوەکان ئەنجامدا من دەمەوێ بە پیشەیەکانیش بڵێم چونکە نەتیجەی پیشەیەکان بڕە گلەیان هەبوو لەوەی کە لە ئەنتەرنێت ئیعلان نەکراوە یان ئەوڕۆ وەکو پێویستی ئیعلان نەکرا لەگەر خوێندنی ئیسلامی ئەگەر هەر کەم و کوڕێک هەبێ لە پیشەی و لە خوێنی ئیسلامی داوای لە بردنیان لێ دەکەم دەرجەکەی وانیش تەواوە و لەو چەند ڕۆژە ئیعلان دەکرێتن بە تابێتی خوێنی ئیسلامی ساڵی یەکەمە کاتۆنەتە سەر وەزارەتی پەروەردە پێشتر سەر بە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئیسلامی بەڵێ بەشێک لە قوتابیان ئێستا لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی دەڵێن ئێمە تاقیکردنەوەمان ئەنجام داوە بەڵام نمرەکانمان بۆ نەهاتۆتەوە چی بکەین ئەوە یعنی لە هەمووی نەهاتێتەوە بێگومان وا دەڵێن دەکرێوانە اعتراض بکەن لە هەندێک شوێن گرفتەکی بچووک هەبووە لەلایەن لیژنەی تاقیکردنەوەکانەوە نەتیجەی ئەو هۆڵە کە 50 تەڵەبەی لێ یان 6 تەڵەبەی تیادایە ڕاگیراوە تا تحقیق لە حالەتێک دەکرێت یان لە دوو حالەت دەکرێت خلالی 48 ساعتی تر ئەوانە ئیطلاق دەکرێت و نەتیجەی خۆیان وەردەگرن باش و ئەگەر کا کامەران چونکە ئێمە وەڵامی نمونەیەمان بڵاو کردبەوە لە وێبسایتی وەزارەت و لە وێبسایتەکان ئەگەر تەڵەبەک پێی وایە لە پرسیارێک ڕاستی جواب داوەتەوە لە پرسیارێک نەک لە دەرسێک بەڵام دەرەجەکەی کەمتر بۆ هاتوێتەوە دوو دەرەجەی کەمتر بۆ هاتوێتەوە دەکرێت اعتراض بکات چونکە هەندێک حالەت هەیە تەڵەبە ئەو جیهازانە زۆر حساسن بە قەڵەمی ڕەساس ڕەشی ئیشارەتی دایە دوای ئەوە بە مەساحە ڕەشی کردوتەوە هاتۆ یەکەشی تری ئیشارەت لێداوە
لێرەدا جیهازەکە لە هەندێک حالەت زۆر حساسە ئەگەر ئەو تەڵەبێ باشی ڕەش نەکردبێتەوە لەو دوو دەرەجەیە سفری بۆ دادەنێت کە تەڵەبەکە ئاعتراز دەکا ئەو لیژنەیە دێت تەماشا دەکاتێ بە دەست تەماشا دەکاتێ ئەو تەڵەبە هەردووچی ڕەش کردوتەوە یعنی هەردووچی ڕەش کردێ بە قەڵەمی ڕەساس بەڵام یەکێکیانی باش ڕەش نەکردوتەوە جیهازەکەش ڕادەی حساسیەتی گەلک زۆرە غەڵەت قبول ناکات. باش ئێستا ئەگەر نمرەکان لە خوار سەتەوە بن ینی نمرەی قوتابیەکان دابەزی بن و ئاستی تاقیکردنەوەکان بەرز بوو بنەوە ینی نمرە بە زەحمەت بێتە دەست قوتابی ئایا ئێوە گرنتی ئەوە دەدەن یاخود تەنسیقتان کردووە لەگەڵ خوێندنی باڵا بۆ وەرگرتنی قوتابیان چاوێک پێدا بخشێنەوە ئەوانیش ینی احتیمال لەسەر نمرەی زۆر بەرز نەکەن؟ خۆی ئەوان سیاسەتی خۆیان هەیە بەڵام بەعام وەرگرتنی قوتابیان و خوێندکاران لە هەرێمی کوردستان بەڕاستی هەڵەیە ئێمە لەگەر وەزارەتی خوێندنی باڵا دەبی هەوڵ بدەین لە ساڵانی داهاتوو ئەو سیستەمەی وەرگرتن بگۆڕین لە هەموو وڵاتانی دیکە هەڵەکە لە چیدا هەڵەکە لە چیە ئەوە مهمە بەس لە عێراق ئەو سیستەمە وایە تەقریر مەسیری یان چەرەنووسی تەڵەبە تەنها لەسەر پۆلی 12 یان 11 و 12 لە وڵاتانی دنیا سێ ئیمتیحانەیە سێ تاقیکردنەوەیە تاقیکردنەوەی یەکەم ئیپۆلی 12 تەڵەبە بڕوانامەکەی خۆی وەردەگری بەڵام ئەگە بێ بستە زانکۆ یان پەیمانگا تاقیکردنەوەی شتر دەکاتن بۆ ئەوەی لە زانکۆکان وەربژیرێ ئەگەر بێوێ ئەو ئیسەیەم ئەگە بێوێ لە کۆلیژێکی دیاریکرا وەربژیرێ اینجا دەچی لەو کۆلیژە ئەو کۆلیژەش اختیبارێک یان تاقیکردنەوەیەکی تایبەتی دەکاتن اینجا تەڵەبەکە وەردەگیرێ لێرە لە کوردستان هەموو خێزانەکە کە سوکاریان ساڵێک دەکەونە ئینزار نە سەفەر دەکەن لە ماڵدەستنە دەرەوە لە وەزعێکی دەرونی ناخۆشدا کە پرۆسەی خوێندن بەشێکی بەرپرسیارەتەکەی دەکەوێتە ئەستۆی وەزارەتی پەروەردەش بۆچی لە نێوان وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا و ئەو هەمانجە ناکەین بەڵێ ئێمە بڕیارە لە مانجی هەشت هەموو ئەو شتانەی مشتەڕەکە یان پێویستە هەنگاوی بۆ باوین یان بڕیاری لێ بدەین بۆ ئایندە یان سیستەمەی وەرگرتن بگۆڕین پێویستە لە مانجی هەشت لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا دابنیشین و ئێمە هەمانجێکی باشمان هەیە بەڕاستی ینی لە ماوەی ئەو 2 ساڵی ڕابردوو سەرەڕای قەیرانەکان بەڵام هەماهەنجێکی زۆر باشمان کردووە من دەمێ ئەوەش بڵێم بەڕاستی ئەو ساڵ هۆڵەکانی تاقیکردنەوە تەجدیداتێکی زۆریان لەسەر بوو ئەو تەجدیداتە بووە سەبەبی ئەوەی کە ینی ئارامی زیاتر بی بۆ قوتابی ینی هەست بە ئەوە نەکات وەزارەتی خوێندنی باڵا لەگەر ئێمە زۆر هاوکارە ئێمەش بە هەمان شێوە لەگەڵ ئەوان بۆیە دەکرێت ئێمە ئەو ساڵ زۆر بڕیار بدەین کە سیستەمی وەرگرتن تەنیا احتیمال لەسەر پۆلی 12 نەکا بەڕاستی وەرگرتن تەنها لەسەر پۆلی 12 ئەم پێم وایە شتێکی تەندروست کەواتە سۆز دەدەن بە قوتابیان ساڵی ئایندەیان لە خوێندنی باڵا ئێوە هاوکاریان ئەوە ناکرێتن ئەمە بڕێم بە 1 ساڵ ئەو پرۆسەیە کە 6 ساڵە لە عێراقی ئێمە دێگۆڕین بەڵام دەستپێکەکەی ئیشاڵڵا لە ساڵی ئایندەوە دەبێ بەڵام لەوانەیە ساڵێک 2 ساڵ 3 ساڵی بوێ تا دەکەوێتە سەرسکەی باش دوا پرسیارم ئەوە دەبێتن بە شێوەکی گشتی ڕەوشی پەروەردە ڕەوشی خوێندن لە هەرێمی کوردستان چۆن دەبینی پێ دوایە لە ئاستی پێویستدایە یاخود بەڕێستان وەک وەزیری پەروەردە لی ڕاستیبی پەروەردە لە هەرێمی کوردستان باشە خراپ نییە بەڵام زۆر باشش نییە باشە پرۆژە و پلانەکانمان گەلک زۆرن بەڵام جێبەجێکردنی پەیوەندی بە بارودۆخی هەرێم هەیە بە تایبەتی لە ڕووی داراییەوە بەڕێز دکتۆر پشتوان سادە وەزیری پەروەردەی هەرێمی کوردستان زۆر سوپاست دەکەین کە لەگەڵمان بەشدار زۆر سوپاس بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمینەن بەخێر